بەناوی خوای گەورە و میهرەبان. مەحوی شاعیر و حەکیم لا یەکێک لە غەزەلەکانیە ئەڵێ لەمانمدا نەدی و حاصڵێ غەیری تەوەحوش من، خدا پێدا و ئەوانەی لەم و حوشستانە زوو ڕۆین. ئەم دێڕانە لە شعری مەحوی پڕن لە ئازار و لە هەمان کاتیش داخوازی دەربازبوون لە دنیایە کە پڕ لە توندوتیژی و ڕەقی و زبری. مەحوی کە لە زیاتر لە 200 پێشوژیاوە هەمان ئەو ئازارەی هەبووە کە ئەمڕۆ مرۆڤی سەردەمی ئێمە هەیەی. لە شوێنێکی ترا ئەڵێ ئەوەندە تەنگ و ناخۆشە لە دنیا خۆشە دەرچوون ئەگەرچی بۆ سەقەرچی. ئەم دێڕانە ئەوەمان پیشانەدەن کە مرۆڤ چەندە لە ڕووی دەرونیەوە پەست و بێزارە. توندوتیژی کۆمەڵایەتی تەنها لێدان و ئازاردان نییە، بەڵکو شکاندنی ڕۆحی مرۆڤە. ئەمشەو خۆشەویستان لە چامەدا ئەمانەوێ بگەڕین بە دوای ڕیشەکانی توندوتیژی کۆمەڵایەتی کە لەکوێوە سەرچاوە ئەگرێ و پێشخانی دەرونی تاوانبار چییە و چ کاریگەریەک لەسەر قوربانی جێدەهێڵێ. ڕێگاکانی چارەسەری و دووربوون لە هەموو جۆرەکانی توندوتیژی چییە؟ چونکە هەر کۆمەڵگایەک کە توندوتیژی تێدا بەردەوام بێ وەک وحوشستانی مەحوی لێدێ و دەبێتە شوێنێک کە ئیتر ئەبێ زوو لێی دەرباز بین، وەکو خۆی ئەڵێ خۆشە دەرچوون ئەگەرچی بۆ سەقەرچین. سڵاوی خوای گەورەتان لێوێ بینەرانی ئەزیز و خۆشەویست، ئەم کاتەوە هەموو کاتێکتان پڕ بێت لە ئارامی و سکوونەت. خۆم بە خۆشحاڵە زانم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی چامە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز دکتۆر جعفەر پزیشکی پسپۆڕی دەرونیمان کردووە. پێکەوە گفتوگۆی ئەم بابەتە ئەکەین. بینەرمان. دکتۆر جیانێ خوا بەخێر بێ. ئەگەر سەرەتا هەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە دیسۆفسکی لە تاوان و سزایە پێی وایە تاوان لە هەناوی مرۆڤدا لە پاڵیشە مەسەلەن چاکە و چاکەویستی و چاکە خوازی مەسەلەن خۆی هەشارداوە ئەکرێ و دەستەی کە دەستی بەخشین بێ لە هەمان کاتیشا دەستی تاوان و سزادان بێ. ڕیشە و ڕەگی ئەم بابەتە لێکشەوە سەرچاوی گرتووە. بنای خۆی گەورە میهرەبان دەستا خۆش بێ. خۆی لە ڕاستیە مرۆڤ بوونەوەرێکە هەردوو لایەنەکەی تایە، هەم لایانی شەڕ هەم لایانی چاکەی تایە، ینی چاکە و خراپەتیایە دروست بۆ هەیە. ئەتوانین بڵین ڕەگ و ڕیشەی دروستکردن ئێمە ئەگەڕێتەوە بۆ تەمەنی مناڵی قۆناغی مناڵیمان کە چۆن مناڵ بارەهێن و ناڵ گەوراکەن و گەشەپێیەکەین. زۆر جارەمە ژێرنەوە بۆ لایەنە پەروەردەیە خێزانیەکە. هەندێک شتی بایۆلۆجیمان هەیە، بەڵام ئەتوانرێ بەتە بایۆلۆجیەکانی توندی مرۆڤ وەکو تووڕێی کە نەتوانێت کۆنتترۆلی کە هەڵچوون ئەوانە کۆنتترۆلکە، بەڵام بابەتە ئەساسیەکەی گەڕێتەوە بۆ قۆناغی مناڵی. ئێمە چۆن مناڵێکمانێت پەروەردەیکەین، مانە پی بگەێنین بەو شێوازە ئەتوانین. ئەتوانین مناڵێک پەروەردە بکەین ئارام و لەسەر خۆ هۆگر بێ، ئەتوانین ئارام مرۆڤێکش پەروەردە دەکەین تند و تیژ و تووڕە و شەڕەنگێز بێ. جا ئەمە بابەتە پەروەردە پەیوەندی هەیە یەکەم بە دایک و باوک خوتی خوان، دواتر ئینجا دێتە خوارەوە بۆ سیستەمە خێزانی و کۆمەڵایەتیەکە کە ئەڵێن پەروەردەکردنیش کێشەکە ئایرە سەرچاواگری. ئێمە بەداخۆ زۆر جارۆزین پەروەردەکردن تەنها ئامۆژگاریکردنە کە ئامۆژگاریکردن بۆ خۆی پەروەردەکردن نییە، ئامۆژگاریکردن شتێکی ترە، جیاوازی هەیە. چونکە ئەگەر بە ئامۆژگاری چاک ببین هەمومان ئامۆژگاری چاکمان کراوە، ینی کەس نیە ئامۆژگاری نەکرابێت، درۆ نەکە، دزی نەکە، فێڵ نەکە، خیانەت نەکە، غەڵەت نەکە، هەمومان ینی ئامۆژگاری کراین، بەس بۆ جێبەجێ ناکەین بۆ لەبەری پیشاندانەکەمان پیشاندانێکی دروست و جوان نەبووە و پاشان شێوازی پەروەردەی بەتایبەت دەگەم باس لە نەریت و کۆمەڵگایەکی وەکو خۆمان بکەین. لە کۆمەڵگای ئێمە شێوازی پەروەردەکردنی توندمان هەیە، ینی زۆر جار لەسەر بنەمای توندوتیژی و سزا ئێمە پەروەردەی مناڵەکانمانکەن. هێشتا کەم جیلەی ئێستا جیلێکی باشترە هەر ئەو توندوتیژەمان تیا باوە کە واکەی مناڵەکانمان بە توندوتیژی بە هەڕەشە بە تووڕەبوون بە عزیەتدان بە زیان پێگەیاندن ئەو هەرواسی دەبێنە. هێشتا خێزانەکان هەن لە مناڵەدەن توندوتیژی جەستەیی بەکارهێنن. ئەمە هەمووی واکە من وەکو مناڵێک فێر ببم کە بۆ بەسەندنی حەقی خۆم بۆی بتوانم خۆم بسەپێنم توندوتیژ بم. جا وردەوە سیستەمەکە فراوانە بێ بۆ ناو کۆمەڵگا دەفراوانە بێ بۆ سیستەمی حکومڕانی تاگاتەوەی کە ئێمە تێڕۆینمان بۆ دنیا بۆ جیهان چییە. من یەک کتێبینی بڵم لەسەر ئەو شعرانەی کە باست کرد مەسەلەی مەحوی لەو سەردەمای ئەو قسانەی کردبێ بۆ شێوازە لە دنیا بێزار و بێتاقەت بوو بێ بۆ ئێستا زۆر بێتاقەترە بۆچکە بەڕاستی ئێڵم ئێستا ئێمە ژیرۆدی زۆر بابەتی زۆر خراپین بەڵێ کەم هەواڵە
ئێمە هەواڵی هەموو شوێنێکمان پێگە ینی زۆر ناخۆشە تۆ لێرە خەفەتە خۆی لە وڵاتە لە شوێنێک زوڵ مستەمەکرێ هیچ دەسەڵاتێکیشت نییە خاڵێکی تر هەواڵی ناڕاستە هەمووڵە ناڕاستەمان پێگا ئێمە ئەم هەموو نادەتپەرێمان پێگا ئەم سوۆشیال میدیا و تەکنۆلۆژیە هەر بەڕاستی لەستە مەسیابە هەر لاوە چوو انتحاری کردەوەی تا کۆتایی پێبێنە چکۆ زۆر ناڕەحەتە ئەو کات کە نەتوانراوە هەواڵێک بۆ نمونە مردنی کەسێک لەوانەیە لە شارباژێڕ بۆ هۆرامەن بۆن ئاسایی نەگەشتوێت تا گەشتە زۆری پێچووە ئێمە ئێستا لە ئەمریکا کەسێک گەمرشتێکی لێ خۆمان لە پێش کابرای ئەمریکیەوە مەیزانین طبعاً ئەو کاریگەری زۆر زۆرتر هەیە لەسەر کە مرۆڤ زیاتر لە دنیا بێزار بێ بێتاقەت بێ بۆیە ڕێگاکانی دەروون ئادرن دروستی خۆمان زیاتر کەین لەم کۆمەڵگەیانەی ئێستاە. دکتۆر جەنابەت باسی هەواڵەکانت کرد ئەوەی کە مەسەلەن خێرایی گواستنەوە لە هەواڵە یان ئەو هەواڵانی کە زیاتر پەیوەندیان بە بابەتی تونند و تیژیەوە هەیە ئێمە ڕۆژانە ئەبیستین مەسەلەن کوڕێک باوکی خۆی کوشت پیاوێک خێزانەکەی خۆی کوشت خێزانێک پیاوەکەی خۆی کوشت ئافرەتێک مەسەلەن لەم یەک دوو ڕۆژانە بیستمان کە کوڕێکدا دایکەکەی کوشتێتی یعنی ئەم نمونانەمان زۆر زۆرە لە ئێمە چکە باس لە کۆمەڵگەی خۆمانەکەین بازەوە لەو حاڵەتە زیندوانە شەکەین کە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە هەیە هۆکاری ئەمانە لەکوێوە سەرچاوە ئەگرێ پێچێ مەسەرەن لە کۆمەڵگەیەکی شار لە خێزانێکا کە ئەم حاڵەتە تونند و تیژیەتیان دروستە بێ ئەسڵەن دایک و باوچێکی زۆر باشی پەروەرشتیارێکی زۆر پڕ لە ئومێد و ڕەگەشببینی و ئەمانیان هەبێ بە بەرامبەر بە مناڵەکان بەڵام وەختێک ئەم مناڵەیەتە دەروانەیە چێتە دەرەوەی خێزانەکەی خۆی و تێکەڵاوی ناو کۆمەڵگا ئەبێ ئایا کاریگەری ئیجابی ئەم پەروەردەکردنە واناکە مەسەلەن بە جۆرێک لە جۆرەکان ببێ بە قەڵغانێکی گەورە بۆی هەتا ئەوەی کە کاتێک تێکەڵاوی کۆمەڵگا ئەبێوانە بێ بەڵێ بەدڵنیاییەوە پرسیارێک هەیە پرسیارێکی بەدیهی و گرنگە زۆر جارە و ئاراستەیەکین ئایا مرۆڤانەی کە تاوانەکەن پەروەردە نەکراون بەدڵنیا و پەروەردەکراون بەس بە هەڵە پەروەردەکراون بەڕێز دامەژی بکەی بەڵێ زۆر دایک و باوکلانە زۆر پەروەردەکارێکی زۆر باش بێ مامۆستا بێ پزیشک بێ کەسێک بێ بەڵام بۆ ماڵەکەی خۆی بۆ شێوازە نییە ئەو ڕووکار و ڕووکەشەی ئێمە لە دەرەوە نیشانی دێن لە ماڵە شێوازێکی تر پیشانە دێن ئەمە قسەیەکە قسەیەکی بنەمای چەسپاوی هەیە نە قسەیەک بەم لە ئەزمموی خۆمەوە بیکەم بۆیە بینی ئەمە واکە ئەمە کەسەکە بینی لە دەرەوە شکل و شێوە و مامەڵەیەشی هەیە وا هەستەکەی مناڵەکانی بۆ شۆ نابێت پێچەوانەوە زۆر دیمەنێکی جیاوازترمان پیشانەدا ئەم دیمەنانەی کە لە کۆمەڵگە هەموو کۆمەڵگەک تاوان هەیە من ناتوانم بڵێن تاوان نابێت تاوان هەر ئەبێ مرۆڤ هەبێت تاوانە بێ مەجالیتیانێ بەڵام زیادبوونی ڕێژەی تاوانکاریەکان و کەمکردنەوەکەی پەیوەندی هەیە هەنی کورت و پوختمی ژەرمە بۆ پەروەردەی خێزان کاڵێن پەروەردەی خێزانەوە ئێمە بێت دایک و باوکێک بین بزانین ئەم مناڵانەمان کە لەبەر چاویانە شەڕەکەین ینی هیچ خێزانەکەی شەڕی نەبێت چۆن مرۆڤ ئەبێ شەڕەتە بێ کێشەتە بێ مەشاکیلتە بە دوو مرۆڤن هەردوو کەس بەیەکوانە بۆ ماوەی 4 ساعت بن لە دنگانێک بەرزە بێتەوە لە شتێکە ئەم کێشانە چۆن حەلیەکەن چۆن چارەسەریەکەن چ دیمەنێک پیشانی مناڵەدەن شەڕەکان پیشانی مناڵەدەن ئاشتەکانی پیشان نادەن یعنی ئاژاوەکە و شەڕەکەی ئەچ جۆرە تونند و تیژێک ئێمە بەکارێن لە کاتی شەڕکردنە لەگەڵ ناناو خێزانەکانی خۆمانە چۆن ئەم کێشانی خۆمان حەلەکەین ئێمە خۆمان کاتە دەین بە مناڵەکانمانیان مناڵەکانمان دەین بەدەستی مۆبایل و تەکنۆلۆژیا و تەلەڤیزیۆنەوە طبعاً ئەو دیمەنانەی کە تۆ باسیەکەیت ڕووداوەکان ئاساییەکە طبعاً هیچ لە غەڵەتەکانی میدیایە میدیام ڕووداوانە کە ئاوا گوازێتەوە بەبێ هیچ فلترێک هیچ سانسۆرێک نییە هەر هەواڵێک بوو ینی زۆر هەڵەیە تۆ یەکسەر بێ ڕاستەخۆ هەواڵێک بگوازتۆ بڵێ مناڵێک دایکی خۆی کوشت طبعاً ئاسانکاریەکە بۆی مرۆڤێکی تر کە بیرێکی وای هەیە هەمومان هەمانە هیچ کەسێک نە لە خێزانەکانەکەشی لە جۆرەی نەبێت لەوانەیە دایک و باوکەکە سنوورێکی توندیان بۆ مناڵەکە دانابێ ئێمە نابیلەوە ناکەینەوە کە ئایا ئەم مناڵە ئەو فکری هەیە جاری وایە ڕێگاکە لەوە خراپترە طریقەکە دۆزی دیاریەکەن بە فڵان شێواز کردوێتی چۆتە ماڵەکە نابێ ئەمانە هەمویان تەسیرەکە لەسەری بۆ یەکەم شت خێزانە خودی خێزان خۆیەتی وگوتم ئەو شەڕ و ئاژاوی ئێمە کرد و چۆن حەلی شیکاری کێشەکانمانەکەین مناڵێکمان کە لادانی هەیە چۆن چارەسەریەکرد ئێمە ڕۆژانە دووبڕێم بابەتان نبینەوە یعنی من قسەیەشێک لە چارەخوازەکانی دوێنە بە باوچێتی ئەڵە دکتۆر یعنی ئەگەر هەر نەبووە ئەم کەیسەکیسی کوشتن بوو ڕێک بەبەر چێکچەکەواڵێ ئەنی ئەوەندە تون دەبێت تااقەتە لەو ڕووداوی کە بەسەری هاتووە تاوانێکی کردو کە نە ئەبوو بیکە کە بۆ تەمەنی ئەو نەگونجاوە دانی وامانێ لە کوڕ لە کچ ئەم قسەیەکەیکە ئەم بۆچی لەبەر گەشتوتە بینەقاقە گەشتنەوەکەی ئێمە کە بین چەند جارێک باسیەکەی مناڵێک وا بوو ئەوەی کردووای لێ طبعاً ئینشاءالله بەخوا دیارە شتەکە ئاساییە داهاتوو توندوتیژێکی زۆر بەکاربێنێ پاشان چۆن حەلی کێشەکانمانەکەین ئەو توندوتیژێ نە بێ بە ئارامی لەسەر خۆی کێشەکانمان حەڵکەین ئێمە هەژماری تەمەنی مناڵ ناکەین ئەمە تەمەنی بچووکە کوڕە 3 ساڵە لە هیچ تێناگە 3 ساڵ چۆن تێناگە 4 ساڵ چۆن تێناگە 5 ساڵ کە ئەگاتە تەمەنی نەوجەوانی ترێمە ناوناتۆری لێنێ هەرزەیە و تەمەنی فڵانیەتی و ناوناتۆریی خراپی لێن هیچ حساب ناکەین بۆ تەمەنی بۆ عەقڵی بۆ گەشەکردنی
ئەمەواکە من وردە وردە مناڵات زیاتر لە خێزانەکەی دابڕە لە جیاتی هاوڕێتی مناڵەکانماکەین مناڵەکانمان بەڕڵا کردو دایک و باوکی نین دایک باوکی مناڵەکان من دایک باوکی مناڵەکان من ئەوەیە کە لەگەڵ یان نبین چەندێک کاتیان پێدن بە دیار شاشەکانەوە بنخوان خەریک بن ئەبێت دایک و باوک زیاتر لە هاوڕەکانی لەگەڵ یابێ زیاتر لە خوشکبراکی کاریگەری لەسەر هەبێ لەگەڵ پەیوەندی هەبێ ئەم شتانەمان ئێمە پێویستە پاشان ئێمە لە ماڵە چۆن ڕەفتار هەڵسوکەوتەکەن ئەمە زۆر مهمە من وەکو باوکێک لە ماڵە چۆن ڕەفتارەکەم چۆن هەڵسوکەوتەکەم چۆن لەگەڵ کەسێکە کە قساکەم بۆ نمونەوەی کە زۆر باوە لە کۆمەڵگەی خۆمانە کە تەلەفۆنەکەی بۆیڵێ بڵێ باوکە لە ماڵ نییە درۆیە هەنی واقع ڕاستە خۆم لەم تۆ درۆ بکە چونکە ئەوە ئەبینێ وە کاریگەریشی هەبوو ها کە منڵم لە ماڵ نیم گۆڵی خۆی کرد باوکم شتەکەی پێکە من هەر یەک نمونە و ئەزمموی تایبەتی ژیانی خۆم بجێڕنەوە باوکم بە ڕەحمەت بێ مۆزەفی سەحە بوو خەفەریاتی زۆر بەرەکەەوە ئەو شەوە کە خەفەرە بووە تا بەیانی نەئەخەوت بە حکمی ئەوەی کە مەسەلەن معاون توبی بوو خەڵک سەردانی ئەکرد بۆ مەسەلەن ئەگەر نەخۆشیەک شتێکی هەبوایە بیرم یە کردێک ینی ئێستا شەر خانەوادەکەم زۆر جار دووبارەیەکەنەوە باوکم بە منی وتووە من زۆر مناڵ بووم باوکم بە منی وتووە وتێتی کوڕم زۆر هیلاکەم ئەگەر هەر کەس لە دەرگایە بڵێ لە ماڵەوە نییە بەڵام من وا جواب ماوەتەوە وتمە باشە باوکی جان ئەڵێم لە ماڵەوە نیە بە زۆر پێڵاوەکانیەتی ئەم بابەتە ینی چۆن نازانم خێزانێک ئەوە دروست ئەکا کە لە هەمان کاتە ئەمە تەسیر و کاریگەریەکی ئەو تۆی لەسەر لێڵکردنی کەسایەتی ئەم کەسە نەبێت بڵە زۆر هەیەی جامە دایان نمونەی وامان هەیە ئەگەر باسیکەین و حەزارانیشمان هەیە بۆ نمونە ئێستام سوشال میدیا هەیە ئەمە کەسێتێکی واژوان پیشانە دەین یعنی وەکوتی خۆزگا و کەسێک و پۆستی کردو دایک و باوکی من بووە دایک باوکی ئەو نییە هەر ئەستان لەگەڵ ئەوان نییە هەر لەگەڵوان یعنی ئێمە دوبوونەیەک پیشانە دەین فەیسێکمان هەیە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڵام واقعیەتێکی ترمانە لە خێزانەکانمانە ئەم قسانە قسەی زۆرێک لە چارەخوازەکانی منە کە بێتاقەت بۆ کە بێزارە کە هەڵەیەکی کردو کە دێت ئەڵێ ئەو لەگەڵ منانە بوو ئەو لە کاتی بە منەیە ئەو ئاگەی لە من نەبووە تەنانەت ئێمە کاڵێن لەگەڵیان هەبن زۆر جاروازن لەگەڵ بوونیشی مرۆیی و لە ژوورە و لە ماڵایە منەڵەکە مناڵەکە تۆڕی کۆمەڵایەتی لە تۆڕی کۆمەڵایەتی لەگەڵ یابە بەجێ مەهێڵە چونکە ئەو کەسانەی کە لەگەڵ نانشتی خراپی فێرکردنەوە ئەو پۆستانەی بینە پۆستی نەشاو بن ئاگاداری واقعیەکە بە چۆن بێ ینی زۆر شت هەیە ئێمە هیچ هەژمارێکی بۆ ناکەین هیچ حسابێکی بۆ ناکەین بەڵام کارگەری لەسەر مناڵەکانمان هەیە بڕۆ ڕەفتاری خێزان دایباب مرۆڤ پێشەنگی مرۆڤ یەکەم پێشنگکە هەی بێ دایک و باوکێتی چونکە لەگەڵ ئەوە مامەڵاکە پاشان خەڵکی ترەکاتە پێشەنگی خۆی اینجا بێنە سیستەمی پەروەردە سیستەمەکەی کێمە کە مکڕی زۆرمان هەیە بەڕاستی هەر لە ڕووی منهەجم لە ڕووی مامەڵەوە من لەمێک ڕۆژانی پێشوا لەگەڵ مامەسایکی هاوڕێم کەوتینە مناقەشەی ئەوەی کە ئەو پێی وابوو مناڵ ئەوەندەی کە ئیتر چۆ کۆڵان چۆ دەرەوە ڕەفیق و برادر و دۆستی پیا کرد ئیتر بە هیچ جۆرێ تۆ خاوەنی نیت تۆ چەندێک ئەو قەنەعەتی وابوو کە ئەم هەر چۆنێک وەکۆڵێ لەگەڵ یا خەریک بێ بەڵام ئەو کەسایەتی کە دروستی ئەکا ئەوەیە کە لە دەرەوە بۆی دروستە بێ من پێم وابوو وانە لەبەرەوەی کە ئینسان خۆی ئەتوانێ مەسەلەن ئەو تۆوە بە شێوەیەک پەروەردە بکاکە وەکو قورئان مەسەلەن نەفەرمێ بێ بە شەجەرەی طەیبە یەک دنیا سەمەر و بەروبوومی چاکی هەبێ بەڵام لە هەمان کاتیشا مەسەلەن ڕۆمانوسێکی گەورەی وەکو ئیحسان عەبدولقەدوس پێی وایە کە ئەڵێ نحن لا نولد مع الخطيئة ولكن المجتمع يدفعنا إليه ئێمە هیچمان لەگەڵ هەڵە و کەموکورتەکان و تاوانەکانە لە دایک نەبین بەڵام ئەو کۆمەڵگایە مەسەلەن وامان لێیەکا کە بڕۆین بەرەوکردنی هەڵە هەر بەڕاست تا چ ڕادەیەک ئەم پەروەردە خێزانیە تعاڕوز و چوزانم دژیەکی دروست ناکات لە نێوان ئەو دوو پەروەردەکردنی کە کەسێک کۆمەلگا پەروەردەیەکا کەسێکیش کە خێزان و خانەوادەی خۆی پەروەردە من دوو هەڕەم هەیە زۆر بەگرنگەوە باسیەکەم خەڵک لەمە تێبگا هەڕەمێکمان هەیە پێڵێن هەڕەمی بەرپرسیارەتی ئایا چێ بەرپرسە لە پەروەردەکردن لە ڕووی بەرپرسیارەتیەوە مەسئولیت کە لەسەر شانمان بێ لە تۆڕۆپکی هەڕەمەکەیان نووسراوە دایک کەسێکی تر نییە چونکە دروستکردنی مناڵ پرۆسێکی زۆر ئاسان دوو کەس بەیەکەوە خۆ مناڵە دروستە بێ بەس پەروەردەکردن و بنیادنانی کردەیەکی قورسە لەمە لە سەری سەرەوەی لە بەرپرسیارەتە پاشانێتە پرسیارەکانێتە خوارە بۆ خزمان نزیکی مەسەلەی بە باپیرە و داپیرە ئەوانە دواتر ئەنجام مەسەلەن قوتابخانەوەیەتە خوارەوە بەس هەڕەمێکی ترمان هەیە پێڵم هەڕەمی کاریگەری چی شتێک زۆر کاریگەری هەیە لە ترۆپکی هەڕەمەکەیە ئێستا تەکنەلۆژیا کاریگەری هەیە
ینی ئەو کاریگەری کە لەسەر پەروەردە دروستیەکە دایباب هاتۆتە خواری خوارەوە تەمان سەبەکە خۆمان سێکە لە بەرپرسیارەتە لە یەکەمین بەس لە کاریگەری لە دواوی تەمان ڕاستەکە ئەو کەسە لەو ڕووەگە بلو ڕوانکی کاریگەری و سێنیگەن تەکنەلۆژیایە بە هەموو جۆرەکانی لە ئایپاد مۆبایل دار و بەرتەرچیەکەیە پاشان مەسەلەن بەپی جۆری تەمەنەکانە مەسەلەن هاوڕێمان هەیە قوتابخانەمان هەیە ئایەتە خوار لە کوتاییە دایک و باوک بۆخوان بە بچووکی دانیشتون لەوێ لە ڕووی کاریگەریەوە ئەمە سەبەکە خۆمانی لەوێ هاتوین بۆ ئێرە لە ڕابردووە بە پێچوانەوە بێت ڕابردوو دایک و باوک لەسەری سەرەوە بووە کۆڵان لە قۆناغی دۆما بووە لەبەرەوە بەڵێ ئێمە توانین هاوسەنگە دروستکەین بەس چ کاتێک توانین هاوسەنگە دروستکەین کاتێک ئێمە کات بین بە مناڵەکانمان کە ئێمە بزانین مناڵمان بەس بۆ ژنومەرداتیمان نەکردو مناڵ دروستکەین بۆ هاوسەرگیری ماکردەوە بۆی مرۆڤێک دروستکەین پەروەردەیکەین ئەم مرۆڤە بێ مرۆڤێکی سوودبەخش بۆ کۆمەڵگا بۆ جیهان نەک تەنها بۆ خۆی لەبەرەوە بەڵێ ئێمە توانین هاوسەنگە دروستکەین واش توانین دروستیکەین بەڵام پێویستمان بە نەماندووبوونێکی زۆرە ناڕەحەتێکی زۆرێتە سەر ئێمە وەکو دایباب وەکو خانەوادەکان کۆڵان مناڵە بچێتە کۆڵان ئێگە نەچێتە کۆڵان چۆن فێر ببێ جنێو چییە قسەی ناشرین چییە شەڕ چییە چۆن بەرگری لە خۆی کە ئێوە مناڵێکی مرۆڤێکی وا بچووک و زعیف بۆ دەرەچ دروستە بێت کە هەر بەردەوام لە هەر شوێنە بخۆی بشارەتوانە نێ ڕوبەڕووی شتێک بێتەوە کێتە ماڵی شەوانە غەڵەتی هەیە تەوان فێرە بێ ڕاستە قسێکی زۆر دروستە ئەم لە خێزانێکی تۆ بە جنێو فرۆشی هاتووە ڕاستەکەیتەوە ئەم بەڵێ لە خێزانێکی ترەوە هاتۆ بە جنێو فرۆشی هاتووە بەڵام لە ئەم خێزانە ئێمە جنێو فرۆشیتیانە هیچ کێشە و شەڕێکی تیان نییە ئەو پێڵێکە بەڵێ ئەو قشتە شتێکی ڕاستە ئەوان وا ڕفتارێک گاڵسەکەدان بەڵام خێزانی مشتانیتیان نییە ئێ مناڵەکان هەموو پرسیارنەمە هەر لە یەکەن بۆچی باوکە ئەو شتە وای وت فڵان کەس ئاوای کرد بڵێ فڵان کەس واکە فڵان کەس هەمان ڕفتارەکە فڵان کەس هەمان هەڵوێستی هەیە بەس ئێمە ئەم شتیان کامان ڕاست و دروستە بۆ ڕوو نەکەیتەوە پێڵێ ئەوەی ئێمە وایە ئەوەی ئەوانیژە تەمان زۆرجە مناڵ هەنێ شتێ پێی خۆشەڵە بۆ ئەو ئاوا هیچ پارە بە هۆسی خۆی سەرفەکە و گوێ ناداتێت تەمان پیتی بگەێنی ئەو خێزانێکە مش خێزانێکین ئێمە چۆن مامەڵاکەین ئەی بۆ ئەوان ئەوە ناکەن ها مناڵە گەڕێتەوە بۆی بەڵ ئەبێ بەردەوام چاودێریکەی مناڵە خستە کۆڵانەوە ئەگەر چاودێری نەکرد یعنی بەڕەڵات کردووە خۆ بەڕڵاکردن بەس بۆ ئاژەڵە گونجە بۆ مرۆڤ ناگونجە برا بەڵام مرۆڤ بەردەوام لەژێر چاودێریە بێ هەتا و تەمەنی کە ئەگاتە تەمەنێک کە خۆی ڕاست و چەپی خۆی دیە ئەزانێ و ناسنامەی کەسێتی خۆی بۆ دروست بووە لەو قۆناغەیە مەتوانین وازی لێبێنین ئەو تەمەنەش لە ئێستاە بە بڕوای من وەکو پسپۆڕێکەوەی کە ئەزمونم هەیە لەو بارە پێم وایە مرۆڤ هەتا تەمەنی لە ئێستا لە 20 بەرەو ژوور نەبێ دایک و باوک نابێت دەسی لێبەر بن چ جایەوەی کە ئێستا ئێمە لە تەمەنێکی بچووکە 15-16 ساڵانە هێشتا ئەو نەریتەمان ماوە ژنی بوێنن و ئیدەین بە شوکە ئەمە کاریگەری سلبی زۆر تۆ دروستەکە ئەمانە تون تیژی لە یەکەوێتەوە یان وازی لێ هێنین هیچ سانسۆر و سنوورێکمان نییە بۆی لە تەمەنی 12 ساڵی پەیوەندی خۆشویستیم بۆ دروستەکە کە ئەمە نەتیجەی تونتوژیەکان ینی زۆر جار ئێمە وازین تونتوژی هەرەوەی خۆی لە هەوایەتە ژوورەوە بەرەمانەکەن دەرئەنجامێکی هەیە لەبەر ئەو مناڵێکی ئێمە گەورەیەکەن ئەنج پێماڵەت چی وڵی خۆ دکتۆرێمە هەموو شتێکمان بۆ کردووە تاوەکو ئێستا تەمەنی 14 ساڵە لایدەوە تەمان لادا بەڵێ مادی هۆشبەر بەکارێنێ ئەرە وڵی شەڕێکات وتی دکتۆر ئەم لە ماوەی مانگەکەش حەوت جار ژیراوە معقولە حەوت جار بژیرە تەمەنی 16 ساڵە وتمە بنیادی ئێستا نییە خۆی قسێکی زۆر منتی دەکە باوکم بوون قسە زۆر منطقی قسەیە ڕاستم بڕێرەکە گەنجێک بۆ خۆی هێنێتەوە بەس وتمە بنیادی ئێستانی بنیادی ئەو مناڵەیە کە ئیهمالیەکەی کە تۆ دایک و باوکی بۆ ناکەی لە بڕۆ بەلای فڵان کەس با ئاگای لێ بێنن و ئەوە نازای مناڵەکەت لەکوێ لە قوڵان نازانی چیەکە لە قوتابخانە وازی قوتابخانە شوێنەکە تاوا کۆتایی پێبێنین یە قسە هەیە زۆر جەرمانە بۆچی دۆر خەڵک زۆر بەغڵەت تێگەیشتووە مناڵ ئەبێ خۆت پەروەردەیکەی نابێ بیتی دەست کەسی تر کەسی تر ناکەیت بەرسی پەروەردە وەڵام مناڵەکەم نردەوە فڵان مەکتەبە لە مەکتەبێکی زۆر باشە لە ڕووی پەروەردەیی و وا نییە بۆ شێوازە نییە تو کە تۆ تێگەیشتووی پەروەردە بێ خۆت بیکەی هیچ خێزانێک نایە پەروەردباتە غەیری خۆیان غەیری دایک و باوک نابێت کەس پەروەردەی مناڵەکەت بکە دکتۆر عەلی شەریعەتی قسێکی زۆر جوانی هەیە کاتێک کە باسی مەسەلەن ڕۆڵی ئاینەکەیان بۆ نمونە باسی کاریگەری نوێژەکە ئەڵێ نوێژ لەو کاتەوە دەست پێیەکە کە بەرماڵەکەت ئەپێچیتەوە یان لە مزگەوت دێتە دەرەوە ڕۆڵی ئاینەکان ڕۆڵی ئەدەبیات ڕۆڵی عیرفان ڕۆڵی ئەم هەموو نەسیحەت و ئامۆژگاریانەی کە ئێمە ڕۆژانە لە کەناڵە تیڤیەکان و لە مینبەری مزگەوتەکان و منارەکانەوە ئەیبیستین بەڵام هەتا ئەم لەحزەیەش کۆمەلگا ینی لەگەڵ ئەو هەموو ئامۆژگاری و نەسیحەتە جۆر بە جۆرانەی کە بەڕاستی لە تەواوی ئەدیانەکانە وجودی هەیە و لە ئەدەبیاتە ینی کاریگەریەکی زۆر زۆری هەیە و بە زمانی ئەدەب وتراوە بەڵام بۆ هێشتا توند و تیژی لە ئەبدەیتی بەردەوامایە نەگەوەی کە کەمی کردبێ خۆی بەنسبەتی ئاینەوە ئاین ڕووکەشە لە کۆمەڵگای ئێمە ئێستا بە تایبەتی ینی زۆرجە بە ڕووکەشەمە سێریەکەن و بەس سیستەم ئامۆژگاریەکەی تیاماوەتەوە بنەما گۆڕانکارەکەی تیانە کە دین باشترین بنەمای بۆی مرۆڤ بگۆڕە ئاراستەیکە بە پێچوانە جاری وایم دینە بە هەڵە بەکارەهێنرێ بۆی کە ئاراستەیشی هەڵی بۆ بکرێ تو تیژی لە دروست بکرێ ئەم بە کافر ئەم بە بێدین ئەم بە منافقەوە جارێ بە هەڵە ئامۆژگارەکەشەکە هێنرێ و سیستەمەکەی سیستەمێکی پەروەردی نەماوە هەر لە سیستەمی پەروەردەش نەماوە لە کۆمەلگاشان نەماوە بڕۆسی وجۆ لە وتاری ئاینەکان بگرێ وتارە ئاینەکان زیاتر هەر کۆمەڵێکی شکلیە ئەڕوا نەک ئاراستی ژیانی
کۆمەڵایەتی تاک بکات و بیرکردنەوەی واقعی چکە ئێمە دەکڵین ئامۆژگاری شتێکە تێپەڕ بەس کە فکری منی گۆڕی ئاڕاستی منی گۆڕی تێگەشتی منی گۆڕی بۆ زۆر مهمە من گەنجێکە و ڕۆژانە قسێکی زۆر منطقی کرد وتی من جۆم لە فڵان کەس کرد فڵان کەس 2 ساعات باسی مۆزوعیش کرد عقلم گۆڕا بۆ چکە ئامۆژگاری نەبوو فکری ئینسانەکە بێ بگۆڕی بوتاری ئاینی فکر گۆڕین لای ئێمە ئامۆژگاریە وامەکە ئەوە نابێت و بێت لەگە دراوسەکەت باش بی چۆن باشم چۆن فکرەمە گۆڕی کە من پێم وایە بێ خەڵک بۆ من باش بم بۆ باش نەبم بەنسبەتی ئەدەبیاتەوە تۆ گەسەنج بێ ئێسا قوتابیانی قوتابخانەکانە گەنا ئەدەب شتێکی زۆر جوانە هەر لە مناڵی و ئێستا کۆمەڵە شعری مناڵیمان لەبەر ماوە هەر کاریگەری شێشتی زۆر جوان و نازداری تایە بڕۆ سەیری کە بزانە ئێستا ناخۆشترین بەشی قوتابی چیە ئەوەی کە شعرێکی پێ لەبەرکەی بۆچی وامە لێ هاتوو بۆ بێ ئەگە و شعر ئێستا و شعری بەڕێستیڵی بڵێ بۆی بکەیت و بۆی ڕاوە بکەیت بە قوتابێکی پۆلی 10 زین چەند سوودی لێبینە چەندێتیەکە کە ژیان چەند عەزاب و قورسیتیە کە تێگەیش قورسیتیە بەرگەگرتنی زیادەکە بەس وای فێر ناکەین ئەم ئەدەبیاتە نییە ئێمەکوانە کۆلەگەلی ئەستان شعرەکانی چی لەیەکە ئەڵێ مەسەلەن ئەو 15 ناسم 14 دێڕەچەنێکە ئەڵە چواری یەکەمی لەبەرکەوتری بۆ تەرکەکە ئێنی ئێمە وا ئەزین ئەدەبیات تەنها بۆ ئەوەی شتێ لەبەرکە نا بۆ کاریگەری و گۆڕانکاریە چکە دوانە لەگەڵ عەقڵ و لەگەڵ ئەو دیوە زۆر جار کە گوێ لەش باوەڕکە من ئەم جارێک لەم جارە شعرێکی گوێ لێ بێ بەقەدەر 1000 و تار و بەرنامەی من و تۆ کە دانیشین ئەم سەراسەری پێەکەین بەقە 1000 ئاوای سفادە و کاریگەری هەیە چکە بە پوختی شتێکت پێگەێنێ کە تۆ هەرگیز ناتوانێت پوختی بگەێنی بۆوانی تر ئێمە ئەمانە فەرامۆشمان کرد ئێمە ناچین بە دوای ئەوانەیە بزانین شەمان لە خێزانەکانمانام کتێبانەی نەبەردەست مناڵەکانمەڵی وەرە باش شعرێک بخوێنینەوە بزای ئەم شعرناڵەتی چکەمانە هەمووی کاریگەریەکان پەخشان هەر ئەسڵان ئێمە تەریقەیەکمانێ باسی ئەدەبەکەی جۆرێک لە چارەسەرمانێ پێڵەن چارەسەری بە هونەر ئارت تێراپی چارەسەر بە هونەر هەڵ ڕێگەی تەکنیک و کۆمەڵە گوێنەکێشان و بابەتانەوە جۆرێکترمان چارەسەر بە چیرۆک من چیرۆک بە زۆر حاڵەتم هەیە ترس و فۆبیای هێدایکە فێرەکەم چیرۆکی بە پرسیارم بۆ بکە لەگەم مناڵەکە یان ئینێن بۆ لای چارەسەرکارەکەم چیرۆکی لەگەڵا باسە هەر بە چیرۆک چارەسەریەکە زۆر کاریگەری هەیە هەر ئەوەی کە مەسەن لەگەڵ ئەدەبیاتی کوردی خۆشمانە تا ڕادەیەکە بوو ئەوەیە کە ئێستا کورد کەم بۆ تۆم شتانە بۆ ئەوەی درمە دوور کەوتوینەوەوانە تەکنۆلۆژیا ژیانی لاو بردوین لە ژوورەکە مناڵەکە دانیشت چیرۆکمان بۆ خوێنەها ئەم مناڵەکە کاگرێ مۆبایل و هادایان ئەوە تا ئەوە ئایپادەکەیە ینی بۆ ژیریەکان جا لەبەرەوە ئێمە ئەم شتانە نەماوە لە لای ئەبێ ببێت بۆیە بێ دروستی کێنەوە ئەمان هەموو یارمەتیەدا من کە گوێ لە چیرۆکێکە گرم کەسێکە ئەترسێ یان کەسێکە تونند و دژی بەرامبەر کراوە بەڵام ئەم کەسە توانێت بەسەر خوا زاڵ بێ لە ناو دارستانەکە نەترساوە کەسێکی ئازا بووە لە تاریکی نەترساوە لە شێرێکە بۆ نمونە من ئەچم بۆ کاراکتەرە سیستەمی پەروەردەکە غەڵەتە ینی هاتوون من مناڵەکانم لە خوێندنە هەندێک شعیریان هێناوە ینی باوەڕ ناکەم خزمەکەی خۆی دراوسەکەی بیناسێت نەوە نەچە دایانناوە هەر بەڕاستی لەمانی مە زۆر غەڵەتە کەس نایناسێ کەس یان چوار شعریە بەس لەبەرەوەی لە دەڤەرێکی تر کە شاعیریان کەمە بیکەنەوە منەج ئەمە غەڵەتە ئەمە هەڵەیە ینی ئەبێ بزانین کەسێ بێنی کە کاریگەری هەبوو شعرێ بێنی کە سوودی هەیە کاریگەری ئەلەمانە هەمومان کە بەداخەوە ئێمە بۆ نمونە ئەگەر تۆ هەر باز لە ئەدەبیاتی شعری عەرەبیەکەی بۆ نمونە لە کتێبی عەرەبیە ئەدەبی عەرەبی ئەخوێنرێ من پێم وایە شاعیرەکانی ئێمە لە ڕووی ئەدەبیاتی بەرزی خۆیانەوە لە شعری عەرەبیانە هیچیان کەمتر نییە لە شاعری عەرەبەکان منە شعریان هەبوو عەرەبی بەڕاستی یعنی بۆچی ئەوەیان ناکرێتە منهەج کە مەسەلەن بە هەر عەرەبیە و کە قەرار وایە مەسەلەن شعرەکە عەرەبی بێ و بۆ ئاراستە بکرێ من زۆر سوپاسی جەناب دەکەم دکتۆر جان ئەگەر لە کۆتاییە قسەیەکت ما بێ من لەبەر کەمی و کورتی ماوەی بەرنامەکە ناخۆش بێت قسەی گەوڵ و کۆتایی ئەوەیە ئێمە بەرپرسین لە پەروەردەی مناڵەکانمان ڕفتار و هەڵسوکەوتی داهاتووی مناڵەکانمان لەوەی چۆن ڕفتارکە چۆن هەڵسوکۆتە چۆن کەسەتی هەبێ ئێمە دایک و باوک بەرپرسین لیان بەڵام هیدایەت وەرگرتنی لە ڕووی دینداری و بێدینیەوانە ئەو هیدایەتێکە خۆی گەورە خۆی فەرمێ لە لای منە بۆیە ئەگەر مناڵەکەم نوێژی نەکرد ڕۆژووی نەگر ڕفتاری جوان بۆ ئەو دیارە ئیشەکەی من باشوە قسەیشی کردی دکتۆر جاچی بکەین خۆ بەدەست ئێمە نییە خۆی خەتای خۆیەتی خۆی ڕفتارەکەم نەخێر خەتای دایک و باوکتە کە ڕفتارەکە بۆ شێوەیە ئێمە ئەو قبولکەین اینجا توانین مناڵەکان باش پەروەردە دەکەین بیان پارێزین لە تونند و تیژی سوپاسەکەم دکتۆر جعفەر پزیشکی پسپۆڕی دەرونی سوپاس بۆ ئامادەبوونستان خۆش بێت خۆشەویستان لە کۆتاییە بابیر لە موتەیەی مەحوی بکەینەوە کە دڵ دەتوێتەوە بۆ تۆ دەکەی ئەو ڕۆژە تۆ بڕوا کە خۆ دەرخەی وەکو ڕۆژ دڵ وەکو شەونم لە خۆ بڕوا کە ڕۆحم تێگەیی تۆ حەز بە دەرچوونی ئەەکەی دەرچوو دەبێ عاشق کە دی بێزارە یاری بێ بڕۆ بڕوە مەحوی لە جیاتی تونند و تیژی بانگەشە بۆ جوانی و جیاوازی و خۆشەویستیەکە هەرچەندە ئەم جیهانە پڕە لە تونند و تیژی بەڵام هەمیشە ڕێگایەکەیە بۆ چارەسەر هەمیشە ئومێدێکەیە بۆ گۆڕانکاری سوپاس کە تا ئەم وەختەی شەوبینەرمان بوون تا بێگەیشتنەوەیشی تر بەخوای گەورە ئەسپێرم
خواتان لەگەڵ ماڵتانە.